بەمەبەستی ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی و ڕەخساندنی کارێک بۆ بەردەوامیدان بە ژیان بەشێک لە دانیشتوانی قەزای قەرەداغ پۆنت یاخود بەنداوی بچووکیان دروست کردووە و بۆ ئەو کارەش حکومەت هیچ جۆرە هاوکاریەکی نەکردوون. قۆناغەکانی ژیانی لە شارۆچکەکەی بەسەر بردووە دەڵێت بەهۆی بەرزی ناوچەکەمان بیر بە ئاسانی ناگاتە ئاو لەبەر ئەوە بە ناچاری بیرمان لە دروستکردنی بەنداوی بچوو کردوێتەوە تا ئەوەی ئاوی باراناو کۆ بکەینەوە درێژە بە پیشەی کوشت و کاڵی بدەیت. بەڵێ خۆی حکومەتە باید بیری لەوە بکردایەتەوە لە هەموو ناوچەیەکە بەدەم خەڵک و لادیەکان هەم لە ڕێی خەڵکەکە لادیەکان چۆڵ نەکا ئیسفادێ بکە بەڕاستی سە وشکە ساڵیەوە ئاوشت کەم بووتەوە ئەگەم بەنداوە تورابیانە هەبن خەڵک ئیسفادێکی زۆری لێکە بەڵام حکومەت نەوەڵا حکومەت هیچ هاوکاریەکی ئەمەی نەکردو بۆی کە هاوکار بێ خۆی حەقا حکومەت بێت لە هەموو دەیەکە چەند ماڵێک چەند شوێنێک بەنداوی ترابی بکە ئاوەدانی کاتەوە بۆ ئاژەڵداری کابرا ئیسفادەی لێکە بۆ باغداری بۆ زەرعات ئیسفادەی لێکە خەڵکی لادێش بەعام ئەوەی کە لادێ نشینە یا ئەژەڵداریەکە یا باغداریەکە یا فەلاحەتەکە ئەوانەگەر ئاوەکەی هەبێ بەڕاستی شۆڵی ناکاو ناڕە. دەستگای میدیا و زانیاری حکومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەوا 800 گوند مەترسی وشکە ساڵیان لەسەر و پێویستە بە هاوکاری جوتیاران بەنداوی خۆری دروست بکرێت. جوتیاران ڕەتی دەکەنەوە حکومەت هیچ جۆرە هاوکاریەکی کردبن و دەڵێن خۆیان لەسەر گیرفان و ئەرکی خۆیان زیاتر لە 50 بەنداویان لە سنوورەکە دروست کردووە کە تێچووی هەریەکێکیان لە نێوان 15 بۆ 50 ملیۆن دینارە. من مناڵ بووم تەڕای ئاو نەبوو لە وڵاتە تەڕایی ئێمە بەگا گێرەمانە کرد لێرە بەگا ئەبگاکانمان ببردایە سعاتە ڕێک شەمی قوڵ هەیە بۆ ئەوێ لێ ئامان بامان ناودێت و بێرە بەخوا ئاوەنە ئاو نەبوو لە منتیقە ئاوەنێ مشتق مشتێک ئێستا خوانەی بڕێوە تا هەمووی بەراوە مەرەزەی لەکەین تەماتەی لەکەین زەرعاتی لەکەین نەمامی لە بەرایە بە قوربانم بەداخەوە ئێمە ئێستا حکومەتمان نییە ینی بەڕاستی کەسێک نییە لە وڵاتی ئێمە ناوی حکومەت بێت و بەتەنگ خەڵکی فەقیرۆژار و ئەسەن بەتەنگ جوتیار وانەوە هەر نایە ئەوان باسی ئاوەدانکردنەوەی گوندەکانەکەن بەس بەداخەوە بەرە وێران بوونەچێت چکە ئەڵێ ئاوەدانی ئەگە تۆ ئاو نەبوو لە وڵاتەکە ئاوەدانی چی تیاابێ خەڵگە ڕوا بۆ شوێنێگە ڕوا کە ئاوی هەبێ ڕاتە ئەچێتەوە بە ناو شارەکانی و شتیان نێڵاوە بەڵام من داواکەم خەڵک خۆی لەسەر پێی خۆی ڕاوەسێ گوێ بۆ ناکە ئەوان تازە بتێنێتێوانە بوونەتە ملمان مەگەر خوا لە ناویان ببە. لە کاتی پڕبوونی بەنداوەکان توانای تێپەڕاندنی 2 ساڵی وشکە ساڵیان هەیە و ئەمەش هێندەی تر ناوچەکەی ئاوەدانتر و بەپیتتر کردووە. هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی پێویستی بە دروستکردنی 500 بەنداوی بچووک هەیە بەڵام تەنها 130 بەنداوی دروست کردو و تێچۆکەشی بە 800 ملیۆن دینار دەخەمڕێنرێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەرەداغ.